هەموو جۆرە باڵندێکمانەیە تەیرەکان با بڵین وەکو فنجس وەکو کەناری وەکو کۆکتێل هەموو نوعێت تەیر باڵی هەبێ ئینشاڵڵا لا ئێمە دەسەکەوێت تەرحب طبعا ئەنواعی هەیە ئینگلیزی هەیە هاجرمۆ هەیە کۆڕک هەیە کرست هەیە چیکی هەیە تەرحب عادی هەیە ئەم عادیەکان با بڵین خۆمانە هۆڵندی و عادیەکەی لا بە هەموو جۆرێک جووت هەیە 100,000 دینار جووت وایە ئەگاتە 250,000 دینار حسب ڕەنگەکەیەتی حسب سنفەکەیەتی ئایا سێرەکەی زەر سادەیە چاوسورە گرانەوە ئەگاتە دەوەرەقەش هەر لە مناڵیەوە خولیای تیر بەخێوکردنم هەیە لە باوکم زیاد یارمەتیم یاداتر هەر لە مناڵیەوە زیاد تیر بەخێوەکەم ئیتر کۆکتێل و غەندور و فنجس و تیر و حوب و هەر هیوایەتێکمە ینی جێم تایبەتم بۆیان داناوە شاکم بۆیان داناوە بۆ خۆم مەشغوڵە بم ڕۆژانە پیانەوە. ئەمساڵ سنتەری ڕایال بۆ ئاڵوگۆڕی کللتوری پێنجەمین فیستیڤاڵی کللتورە جیاوازەکان لە 21 نۆی 2018 لە شاری ڕانیە ئەنجام دەدات کە فیستیڤالەکە 3 ڕۆژ دەخایەنێت لەم فیستیڤالە 11 تیپ و گروپی جیاواز بەشداریان تێدا کردووە ئەم فیستیڤالە کۆمەڵە کاری هەمە زۆر لە خۆیەوە دەگرێت کە سەرجەم لە 21 بۆ 23 مانگ چالاکیەکان ئەنجام دەدرێت. فیستیڤاڵی کولتورە جیاوازەکاندا بەشدارین وەک تیمێک لە کوردستان ئەم تیمە پێکاتۆ لە 16 کچ و کوڕی شاری ڕانیە کە هەر کامیان ئیشی مۆدلەکەن و ئیشیان مۆدل بووە و تەنانەت لە سەر جلی کەلتوری کوردی کە جلێکی ڕەسەنی نەتەوەی کووردە هیوادارم بتوانین لە فیستیڤاڵی ئەم ساڵدا جوانترین نمایشمان هەبێت و بتوانین کەلتوری ڕەسەنی کوردی بە هەر هەموو نەتەوانی کە ئەم ساڵ لە کوردستان و داوەتی کوردستانن و بەدەر لە کوردستان ببین و ئاشنا بن. گر 700 شانه 250 برا تمان دابزی و برا کاشانی اصل حتی واچی جوانی مثلا فرجه ما پارک ام فرشه من داومه فرشه عالمه به 250,000 ایسه شواری عالم فرشه به 250,000 خومانه یعنی جاران بایی میلیونه بوده ملیۆنێ دیناری خۆمان ئیساهاتوەتە سەر 250 یعنی 750,000 دیناری خۆمان ئەم فەرشانە دابەزیوە. ئەمە ساوێنێ ئەمە فەرشی ساوێنی پێژە ئەمە دەرەجە یەک لە ئێرانە مەغموڵترین و چاکترین فەرشە ئەمە 1050 شانەی ئەمە فەرشی سنەیە ئەمەش هەر باشترێ. مثلا ئەوە کاشانێ یعنی تقریبا 12 جۆر فەرشی تایە. بە پارە نییە وەرە براکەم